ئەمڕۆ هاتم بۆ ناو بازار تاوکو و ڕاپۆرتێ لەسەر بابەتێکە بەڵام هاوڵاتیەکەم بینی بە دەبەیەکی 5 لیتریەوە نەوتی ئەکڕی دوو قەمسەڵەی لەبەر کرد بوو تاوەکو ڕۆژەکەی بەسەر بەرێ بۆ ئەوەی سەرمای نەبێ منیش بابەتەکەم گۆڕی و تایبەتم کرد بەوەی کە ئایا لە وڵاتێکی دەوڵەمەند بە سامانی نەوت بۆ ئەبێ هاوڵاتیان بە 5 لیتری نەوت بکڕن لەگەڵمان بن. ڕۆژانای تر ڕۆژ کەوتەوە ڕۆژی وایە 15 دەبە ڕۆژی وایە 20 دەبە ڕۆژی وایە چینە زیاتریش ئیتر ئەگە جەوەکە سار بێ زیاتر ئەفرۆشین بەڵام ئەگە جەوەکە ئاوا بێ کەمتر ئەفرۆشین. وەڵی چارنێک کە تەوزیعینەکە مەجوول بێنەوتەکە بکڕی سەی ئەم غازش بۆ تۆ جێگرەی تۆزێ نەوت یعنی سە چەنە خواسی نەوتەکەیەوە خواسی غازەکە شێ بۆ نەوەی زۆپای غاز و شۆفاش و ئەمانە تۆزێ هاوکاری نەوتەکەیان کردوانی چۆنەڵی جێگرەوەی نەوت 3 ساڵە دەبەی نەوتمان نەکردی نەوتیش هەیە ئێمە لەسەر بەحری نەوتی لا کۆمەڵێ بۆ خۆی ئەیانکردن بەم لاو بە ئێران و بۆ سووریا و بۆ تورکیا و تەنکەری خۆیان لێ بارەکەن و ئێمەش 3 ساڵە دەبەی نەوتمەوە نەکردی هەزارانی وەکو من هەیە هۆکاری نەعەدالەتیە چونکە ئێمە نەوتێکی زۆرمان هەیە ئەو نەوتە هیچ نەبێ بەشێکی کەمی با لە ناو خۆیان بێ با لە ناو خۆیان هەرزان بێ ئێستا بۆ نمونە بەرمیلە نەوت بە 115 بە 120 هەزارەکە تەماڵان ئەمە زۆرە هیچ نەبێ با بە ساری دەرەوەی وڵات بێ ئەڵەن بە 50 دۆلار و 40 دۆلارە با بۆ سعرە بێ نەوتە سپێکە کە بگاتە دەست هاوڵاتیان تۆزێ ئەو بارە قوسەش لەسەر هاوڵاتیان کەم بێتەوانێ. پێداویستی ژیانە بێ بیکڕیت یا بە زۆپای غازی شەکەن یا بە زۆپای نەوت ئەوەی زۆپای نەوتی هەبێ بێ نەوتەکە بکڕن ئەو حکومەت خۆی زانێ ئیتر ئەگەر تەوزیعیکەن خەڵک نایەنەوت لە ئێمە بڕن بەڵامتر دیارە تەوزیعی ناکەن ئەوە چەند ساڵە نەوت نەیراوە ئیم ساڵازان دەستی پێ کردوتەوە تا مەڵبەندی سێ هاتووە. وەڵی ئێمە بەس بە دەبەی کە بسەمانە بڵێن 20 لیتری 20 لیتری ئێمانە خەڵگاری دانەیەکە بە توانای دانەیەکی ینی بەڕاستی 2 مانگە 3 مانگە مەعاش نەدراوە خەڵک توانای ئەوە نییە بێسییان چوارێ بەرێت یا بەرمیلێ بکڕێ یا شتێ مزەوە تا ساری نەوتم پێ نەوتە بم بۆ ماڵان بەڵام چەندێکە مانگ زیاتریش ئەبێت بەرمیلە نەوتم دەبرێت بۆ ماڵ 2 ڕۆژارێ 3 ڕۆژارێ دەبێ نەوتەکە دەبێ نەوتی 12,000 11,000 ئەوە من نتوانم هەسوڕێم و یان گشتێ بەیاقم هیوا هەیە کریسیە فەقیرە داما کەسێکی نییە کاتبێکی بۆکە ئەوە چی بکات کار بەدەستەکانمان دڵسۆزی و میلەتە نیە ئەوەی کە لە ژێر عەرزەیە بۆ خۆیان غەزنیەکەن و جای تر دورگەی پێکردن شاری پێکڕێ وڵاتی تری پێکڕێ غەزنی ئەکات لە دەستەوانایە ئەوانی کە دەسەڵاتدار وەڵا چیمانە هیچ نەبێ نەوت و سوتەمەنەکە لەم کاتەیە بۆ خەڵکی هەرزان بێ بۆ عامیش باشە هیچ نەبێ لەم کاتە حکومەت بتوانێت ئەو نەوتە سپێت دابەشکا بەسەر خەڵکا و خەڵکیش ئاهیشی بەبەرا بێت و هیچ نەبێ.